سڵاو بینەرانی بەڕێز خەڵکی بە شەرەفی هەرێمی کوردستان چالاکوانانی مەدەنی دەرکۆکی کارانی مافی مرۆڤ من گەیلان محەممەد کەریم ئەمڕۆ لە شاری لیدز لە وڵاتی بەریتانیا ئامادە بووین لە چالاکیەکی ڕێکخراوەکەمان ڕێکخراوی داکۆک کە بۆ پشتیوانی مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم چالاکیەمان ئەنجامدا. ئەمڕۆ من لێدوانی هەندێک لە ئەندامان و بەشداربووانی ناو چالاکێکە وەردەگرمەوەی باسمەوە بوو. پێشەکی دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆکەم بۆ ڕێخستنی ئەم خۆپیشاندانە بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ماوەی 2 مانگە موچە نەدراوە. ئێمە لێرەین بۆ پشتگیری لە دەنگی ناڕەزایی زوڵم لێکراوان. ئێمە بۆ ڕاوەستان بەرامبەر بە خوێنڕێژی و ستەمکاری یەکێتی و پارتی هیوادارم بە زووترین کاتە و ڕۆژە بینم کە هەردوو حیزبی پارتی یەکێتی و هێزی میلیشیاکان لە دەسەڵات نامێن و هەرێمی کوردستان ئازا بێت و لەدەست ستەم و گەندەڵی و خوێنڕێشتن. ئەمڕۆمە وەکو ئەندامان و چالاکوانی ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەتەوانێت بۆ پاڵپشتیکردنی بۆ پاڵپەشکردنی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە موچەکانە لەلایەن حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانەوە ڕاگیراوە و کە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمڕۆ من وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک شارێکم ئامادە کردووە بۆ پشتیوانیکردنی مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئایا حکوومەتی نەوتاوی بە ئیمالی داماوی ئیمالی تۆ بۆ مامۆستا ئێمە گەیاندە ئێستا. دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆکەکەم بۆ ڕێخستنی ئەم خۆپیشاندانە. مامۆستای کوردستان ناڕەزایە چووکە بە موچەی کەم و بێئارامیەوە ناتوانن ژیان بەڕێوە بن. ئەم ناڕەزایانە نیشانەی ئەوەیە کە مامۆستایەکێکە لە قوربانیەکانی سیستەمی نەعەدالەتی حکوومەت. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ هەستین بە خۆپیشاندانێک لە شاری لیدز بۆ پاڵپشتی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ پاڵپشتی خۆمان بۆ مامۆستایان و فەرمانبەرانی کوردستان دووپات دەکەینەوە. بە حکوومەتی هەرێمی کوردستان بێباکانە مامۆستایان و فەرمانبەرانیان سەوساندۆتەوە. من وەکو ئەندامێک لە ڕێکخراوی داکۆک ئەوڕۆ ئامادە بووم لە وگرتبوونەوەی لە شاری لیدز بۆ باڵپشتیکردن لە مامۆستایان و موچەخۆرانی کوردستان. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هەموو کات ئامادەینە بۆ پشتگیریکردن لە موچەخۆران و لە هاوڵاتی وڵاتەکە. ئێمڕۆ وەکو چالاکوان و ئەندامی ڕێکخراوی داکۆک خۆپیشاندانێکمان ڕێخست لە شاری لیدز. دیسانەوە هەروەکو چۆن ئەو دوو دەسەڵاتە گەندەڵە کەوتونەتە دزینی سەرۆەتی کوردستان، دیسانەوە بەنەدانی موچە مامۆستایان و خۆپیشاندارانی کوردستان و فەرمانبەران هەستان بە ڕێخستنی خۆپیشاندانێک، بەڵام بەداخەوە لە شەوانێکی درەنگی 24/6 ڕەشبەگیرانە و ترسونەکانە چوونە سەر ماڵەکانیان و دەستگیریان کردن. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک سەرکۆنەی ئەو کارە دزیێوانەی یەکێتی و پارتیەکەین و سەر لە نوێ ئێمە پاڵپشتی خۆمان بۆ فەرمانبەران و موچەخۆران و مامۆستایانی هەرێمی کوردستان دووباتەکەینەوە، واز ناهێنین، بەردەوامە بین و ئەم پێشالکاریەش کە کردوتانە دیسانەوە ئەیبینەوە پەرلەمانی بەریتانیا، وەزارەتی ناوخۆ و وەزارەتی دەرەوە. لێرەوە دووپاتی دەکەمەوە ڕێکخراوی داکۆک وەک پیشەی هەمیشەیی پاڵپشتی هەموو مافکوراوانی هەرێمی کوردستانە و